عليك السلام ورحمة الله. ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەم ئێوارەیە هاتوونە خزمەتیەوە. بەخێر بن سەد چاو بەخێر بن. کاک حاجی جەنابەت تەمەنت چەنە؟ ئیشەڵا تەمەنت باقیە بێت. 73 ساڵ عەرزم کردی 73 ساڵم. 73 ساڵ. با بزانین لەو 73 ساڵە بەبیرت دێت چەند جار بە ڕۆژوو بووی؟ وەڵایی بەبیرم نایەت. بەبیرم نایە بەس ئەوەی فامیمەوە ئاوزاومێ بە ڕۆژێ بووم. باشە با پرسیارێکی بکەین. ئەی بەبیرت دێت چەند جار لە هاوینا بە ڕۆژوو بووی؟ وەڵایی و ئەزان 3 جار. وەزانم 3 جار سەفرەیە پێش ئەوەی دێ بڕوخێت دێ ڕوخانەکە ئەوە بەهار و بژار ترۆزیمەکە بە ڕۆژێوم یەکەیتی ئیسەری وەسە وەختی بژار ترۆزی هەست بە ڕۆژێو ساڵاتی هەر عینە 3 جارمە بیرتەوە ئەزان 3 جار با بزانین ڕۆژووی ئەو کاتە زەحمەتتر بوویایی ئێستا. وەڵایی ئیسە وەسایل هەیە ئەو وەختە زەحمەت ئیسە وەسایل فێنکەرەوە هەیە و خەڵک ڕاحەتە و خەڵک شتی ها بەدەستەوەکە ئەو وەختە خەڵک بە پێ ئەڕۆژ و بە ئیش یەکرد ئیسە وەسایل کەم بۆ وەختە وەڵایی ئیسە ڕاحەتە ڕۆژی ئیسە. جاران خەڵک ئیشیە کرد نەیەتوانی لە مانجە ڕەمەزانە دابنیشێ و ئاڵە لە سای سێبەرە دابنیشێ و بێ ئیش و بێکار بێ خەڵک ئەو کاتە ئازاتر بوو. با بزانین تۆ لە کاتی بڵێن کە بە ڕۆژوو بوویت ئیشت کردووە یعنی وا بووە کە مەسەنە بۆ من ئەیوە بێ ئیش ناژی کەس وە بێ ئیش ناژی ئەم نیاز و نیعمەت و خواردن و شتە ئیسایە وەختە ئەو بەو شێوە نەوە لاوەڵەوە. با بزانین ئەو ئیشانەی کە کردوتانەوە قورس بووە لە ڕەمەزانەوە کوچی بووە؟ وەڵایی درەومان کردە بەس خۆم درەوم نەکردەوە ڕۆژم با بزانێ با نەوە خالبی وە ڕۆژیم لەبەرەوە بە ئیخمازی بیانەکەم خەڵکم دیە من بە مەکینەوە جەنجەر گێرەی سروتم کردێ وەرد و پەڕەوناوی کردە من گەنج بووم وەڵایی من وە ڕۆژنەوە ئەو بە ڕۆژە و هەل لە تۆ داخەری وەخنگا بە ڕۆژە و دەی بەخوا فەقیر حاڵیش و وەڵی ئەم هەمگەوە سفرەی ئەڕازێتە وەڵی ئەوە نەبوو بە قورئان و بەس خواردنەکەی وەختە سەحیتر و خەڵکەکە ساق و با بزانین خواردنەکانی کە ئەو کاتە گرنجیان پێدا بۆ پارشێ و مەسەلەن بۆ نمونە بۆ بەربانگ چی بوون؟ وەڵی پارچەوان بە زۆری نان و ماسمانە خواوی ئەمان و تینیمان نایە نانەماتی بعدە شەو خورما و ڕۆن و هێلکەوڕن بەس ئەوی لە فەستە سوسانەکانە لە هاوینەکان لە نان و ماس زیاتر من یەکیان خۆم نەمێرای بخۆم و لە تینە ئاخنکێم حەجی لە هەندێک شوێن بە تەپڵ و ئەوانە خەڵک هەڵەسا بۆ پارشێوە ئەوە قوربان مەلا نەو ئەو وەختە مەلا زۆر کەم و ئەلەوە خەڵک تەپڵی لێدا ئێتر تەپڵی پارچەیان لێدا ئەو وەختە وا بوو نەوەڵا ئیسا ماشەڵڵا مەلا زۆرە برسم جەناب دەڵێ من تەپڵیم لێیاوە تەپڵ مەبەستەوە ئەو کاتە مناڵ بووی گەنج بووی بە ڕۆژۆ بووی بەێ بە ڕۆژ من لە شادووە کە پام کردو تایسە چهار ڕۆژم بە خواردو نارم خواردو خواردو منیم خواردووە بەڵام شکو نامێت نەبوو لە ئینی خی گەورە گرتومە. ئێستا بەچی ئیش و کارێکەوە مەشغوڵ ساکی ئیشکارێکم ێساقی تەنکەر بووم ترێنم پێ بوو سەر نەماوە ئیشکەنەما بخۆم داش ماڵ و بێکار بە تەمای هەر مانگە ڕەمەزانەکەت بە کاملیدا ئاوا بدە الحەمدوللیلا ئینشەڵڵا هەر کاتی فەقیری مندام کەس دەوڵەمەندتر من زۆرم باش بوو لەخوا بەجار ئەمانە زان خزمام هەمیانە زان کای پاکی لە هەموو کەس دەوڵەمەندتر بووم کە فەقیریش بێتم. هەموو کەسێک مەسەلەن یادەوەرێکی لەوانەیە ئەندازەیەک خۆش یان ناخۆشی هەبێ لەگەڵ مانجە ڕەمەزانە با بزانین جاری وا هەبووە کەسێک مەسەڵەن درێوی کردووە هەرگیز لە بیری ناچێتەوە لە خەری بۆ بخن چەم لە تونوە با بزانم تۆ ڕەمەزانێک بە ڕۆژوو بووی کە ئاوا لە بیرت نەچێتەوە قەت بێتاقەت نەبوو ژوای قورسم نەکردووە من کات تا بێتاقەت منی هەلە ماڵدانی کە بە ڕۆژ نەچم بۆی شوێنە ئیشم نەکردووە سەرجا ڕۆژم گونا هەبرەی بە ڕۆژم چونکە ئێوارە وەڵای بە زۆر ئەوم خواردو تیم نەبوو برسیم نەبوو لە گونا هەبرێن بە ڕۆژ بوو ساڵانە درەوی دەڕاستەمەکە هەتا ئێوەرەوە ئەو جارە ئەسوەڕامەوە لە تینە خەریک و ئەخنگان باز سەرم فێنکە کردوە جار سێ تەرمەداوە سەرمان نێشی مەشکان سایق دەڕاستەکەی مامە حەجەتی ئەخنگەی بیشکەنە مەڵای نەشکێن دەڕاستەم گێڕا هەتا وەقەی درە و دازی لاک بوو بە تایبەتی تەپوتۆزەکەی زۆر ناخۆشە ئەرە بەخوا نەمشکانە خوایدا بزانین باسی جەنجەڕی کرد با بزانین وەختی خۆی کاتی خۆی جەنجەڕیش هەبوو مەکینەمان بوو مەچینەیە بە وڵات مەکینە سعاتی بە دینارێ دە سعادیشمانەکەی دە دینارەکە زۆر و 20 نەرمانگایەک سەستان ئەو وەختە ئەوە بوو نەوەڵام مەکینەوە جەنجەر
گێرەشمان کردەوە گاگێرە بەسمەوە بوو گاجێرە هەبوو لەگەڵی شاد لە هەندێک شوێن بە ئێستر و ئەوانە جەنجەڕەکانە خستە لە ئێسترە خست وەگاگێرە ئێمە چیفە لە ئەزمان بوو وەدا درەومانە کرد و کەڕۆژکە ئەینێمان کێشا ئینجاکە وەگاگێرە ماوکدا شەنمانە کرد کاکەمانە بردەمان کردە کەیان خەلەکەی لەسەر خەرمانەکەمان کردە هۆڕمان بردمان کردە چاڵەجێکمان لە جیاو وایە بە ڕشکاتان هێنایەوە بە ڕشکەمان هێناوەرە وەڵا ڕشکە هەبوو مەسەرەن یەک سەری بوو یەکسەری بوو هەش تایە ئەوە بۆ شارباردێر هاتن کایانە کردی بە دووتاگەلیانە لە برۆ لێرە بۆ شارباردێر دەستی بیوە نەگرن بەزەما ڕشکە یەکسەریەکە ئێمە کۆژمان بێگەرە دەستمان بیوەگرت زۆر جار لەو دیانەی شارباژێر کە ئەچین بەرنامەکەین ئەڵێن زۆر جار بۆ هەندێک وەسایل هاتوون بۆم دەوری کان و پانکەیە بۆشت دەستکەوتن و جاری وایە بۆ ساخکردنەوەی ترێ و ئەوانە با بزانین هیچ چینەکرد بەبیێتەوە لەگەڵ ئەوانە بەڵێ بەڵێ خۆم ترێم لێ کڕین بە خەلە ئەمفرۆر های ترێیانەکە گاگە اینجا هەر ماڵێک لە شابارێ ترێی نەبووە نانی نە و فەقیرە خەڵک فەقیر و وەگیسەنە ماشەڵازە هەمی فساح و بێلا و دەوڵەمەن و سەروەت و سیارەیە بەخوا وەکەر هاتن ئەچین بۆ قەراغ هەتا گەرمیانە ڕۆژن بە ترێفرۆژن لەبەرەوە ئەنداوە خەلەوە یان بردۆ لێیان خوارد کاک حاجی جاران شتێک کە ئەمفرۆش یان هەیە نەکرد ئەنگوت سەربەسەر سەربەسەر یان یەک و دوو یان سەربەسەر سەربەسەر و یەک بە دوو مەبەستیان چی یان دوو ئەوەنە خەلە ئەوە نێترێ سەربەسەری کێشانەکە ئەم تیرەگە و گەرمەگەەوە یەک سەربەسەر